خۆشەویستان لە تەوەری دومی بین باش کوردستان لەگەڵتان بەردەوام دەبین ئەم تەوەرەمان تایبەت دەکەین با کۆڕی ئاینی یاخود سروجە ئاینیەکان بگومان بە دەنگە تایبەتەکەی مەلا شادمان کازمیش چەند مناجاتێک دەبیستین مامۆستا شادمان بەخێر هاتی ژێنیارەکەش پێما بێ لە خۆی دەفەکەی ئامادەیە کاگەریان بەخێر بێت دەمەوێت دەستپێک مامۆستا بە مناجاتێکی خۆش دەست بکەین انشاءالله. يا رسول الله يا رسول الله بروداتم كرديك نبو شكست ماتم صلاي صلواتم تويا كل بيدرونم دداري تويا وأمرب مامي وان مزارت راز يازم كاك ينادي دارد ينادي دارد صلامي سدان كسي كردستان هەڵم گرتووە بەدڵ و بەگیان سەڵام دیاریمە لە کوردانەوە هەموو برایان بە خوشکانەوە دەنگ و سەدای تۆ دەنگ و سەدای تۆ حاڵم لێ دێنێ ژنی وەی بولبول لەم چڵ بۆ ئەو چڵکە کە دەخوێنێ خۆزگەم بایە و کاسەی شەیدای خودایە خۆزگەم بایە و کاسەی شەیدای خودایە شەوانی تاریک دنیای چێرایە بە شاو بە ڕۆژ دەم بە دوعایا تۆ بڵێ بڵێ ئەڵڵا لەگەڵ چێرکای دڵ تۆ بڵێ بڵێ ئەڵڵا لەگەڵ چێرکەی دڵ بولبول ئاخوێنێ لم تلبو أو تل بلبل أخويني لم تلبو أو تل خذ جنبي وكاسي شيداي خدايا شواني تاريخ دنياي شرايا بشاو باروش دم بدوعايا الله يا الله هرتو الله مي هرتو الله كي هردو دنيا مي خوز جنبا وكاسي شيداي خدايا شواني تاريخ
شوي خواير كسي بيغمبر جاتي لقل أو جماعة بنري حاضر وبر شفاعتك أنور عالم بيغمبر الصلوات صلى الله عليه وسلم مامۆستاگیان سڵتێنە ڕزێت تۆ کەلمیان دەست و خۆش بێ هەربمێنی مامۆستاگیانمە بزانم بەتایبەت سرودی ئاینەکان و کۆڕە زیکرەکان لە مانگی ڕەمەزاندا زیاتر چڕترە بێتەوە یاخود لە مانگەکانی تریشدا هەروەکو یەکەن طبعا بە دڵنیاییەوە لە مانگی ڕەمەزان دوو مانگمان هەیە زۆر تایبەتە مانگی مەولود و مانگی ڕەمەزان مانگی ڕەمەزانێکێک لەو ماگانەی کە خەڵک زیاتر حەزی بە مناجات و دوعا و تەهلیلە و ذکر و سڵاوادانە و بیزاتی شەوەکانی زۆربەی دوای تەراویحەکان مەولودنامێتی یعنی ئەو ماڵانە یاخۆتێکی و خانەقەیانێکەوە دانیشن شەوان حتاکو و نزیک پارشێ و دوعا و سڵاوات و قەسائید و مناجات بزات شاری سلێمانی کە ئێمە ساڵانێکی زۆرە لێرە لە ناو خەڵکین زیاتر لە مانگی ڕەمەزانە خەڵک زۆر حەزی بە مناجات و شتانەیە و ئەژبینین کەناڵەکان ئیهتیمامی پێدەن. بەڵێ مامۆستا ئەمە بە شوێکی گشتی باسی تایبەتمەندەکانی کۆڕە ئاینیەکانم بۆ بکەیت. بەڵێ کۆڕە ئاینەکانێکێکە لەو کۆڕە بەرزە پیرۆزیانی کە هەر لە سەدەمی پێغەمبەرەوە صلی الله عليه و سلم تا ئێستا هەبووە بەڵام ئێستا شێوازەکانی جیاوازە خەڵک بۆ هەموو مناسبەکانی خۆی مەسەل لە مناڵ ناونان لە زەواج لە خۆشیەک بۆنەیەک حتا بۆ بۆنی ناخۆشی کۆچکردویکی هەیە مەڕاسیمی ئاینیەکە زیاتریش حەزیان بە مەولود نامەیە مەولودیەکان چکە مناجاتی هەم سۆز و شتی عیرفانی و شعرەکانی کلاسیکی مەحی و نالی و بێخود و بێسارانی وەفای و کۆمەڵێک لەو شتانی تایە کە ئەوترێ ئینسان خاتە حاڵەتێکی جەزبی ڕۆحیەوە ئینسانە خاتە حاڵەتێکەوە جاری وایە کەسێک ئەهلی من لە لایڤەکانمان کۆژدار مەسیحیتایە ئەهلی ینی خانمی وەڕێزە ئەڵێ لە کوشتیش ناکەمەوانێ بەس تازە نییە فێری کوردی بووە لەگەم نە ئامینەکە و دوعاکە و مناجاتەکە یعنی ئەوەی من کە ئەم بەرنامی من کە ئەیکەم لەگەڵ خەڵکیە هەر هەمان بەرنامی مامۆستا ئاینیانەیە بەس ئەوان بە دەنگ ئەیڵێن من بە دەنگەوە ئەدایەکەمە بۆ خەڵکی وتارەکان ئەوان باوەی ئەڵێم بە مناجات ئەیڵێم ینی هیچ شتێکی تیانێ بڵین ئەمە بابەتێکی نەوعێکی ترە و ئەمە بۆ ئەو بەکاریەوان نییە بەڵکو ئەمە زیاتر ئێستا لە ناو خەڵکایەوە زۆر بەرەو پێشچووە ئێمە لە ناو خەڵکە دەستێکی باڵامان هەبوو بۆی کەەوە زیاتر گەنج بینەری ئەم بابەتانە بن. بەڵێ دڵنیام ئێستا بینەران ئایانێت زیاتر گوێبیستی مناجات بن باشە بێگومان ئەم جارش گوێبیستی مناجاتێک بین لەسەر دەستی مەلا ئینشاءالله ئینشاءالله خوای گەورە لێمانی قبوڵ کە بکاتە ڕەحمەت و بەرەکەت و بەزەیی بۆ هەموو لایەکمان بەتایبەتی بۆ ئەوانێکەوە بینەر و بیسەرە بن بەم بەرنامە جوانە لە هەر کاتێکا خوای گەورە سەربەرزیانکە ئینشاءالله. مرحبا مرحبا يا شهر رمضان مرحبا 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 يا شهر الخير والبركة والإحسان مرحبا 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 يا شهر التسبيح والتهليل والتراويح وتلاوة القرآن مرحبا فتحت فيك أبواب الجنان وغلقت فيك أبواب النيران شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان اللهم اجعلنا من أتقاء شهر رمضان بحرمة قرآن وبحرمة سيدنا محمد سيد ولد عدنان آمين يا الله. طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله داع
للعالمين وبشيرا ونذيرا يا إمام المرسلين طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الله 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 أنت شمس أنت بدر أنت نور فوق النور أنت مصباح ثريا يا حبيبي يا رسول طلع الله الله ثاني وجبت صلى الله على محمد صلى الله وسلم صلى الله على حبيبي صلى الله لم صلى الله على شفيعي أي صلى الله على مجتبى لم صلى الله على مصطفى لم صلى الله على نبي يرخم بقربان دستي داية جوار خم بقرباني قرياني تشاود خم بقرباني لجكي باسرد خم بقرباني لا يا كيني ويشوانه خم بقرباني نخوشي واواي دردي بدرمانه قزاي دورد لمدايا قزاي او رنجيك يشاو بمايا قزاي دردكي كسب نزاند قزاي نالنا وبابني ويشواند بابا لو روجي كوتشت كردوا الاخوان شاروا بابا ما لقرتوا نالي دلكم هر انا ليني ليلى يا زمن واملاويني خو من غريبا بم كردستانا آزاري دنقونا ليدلانا بمخن لا يوب ولا يلايا سوزي تو برزا داي شيرين مكوتاينايا خوزقم يادي شواني دنقي صلاة وتراوح جواني هي أبينكم ما يسوزي جوانم وما جيب الخير لك يا ميوانم خم بقرباني سفري بيبينو داية ما شابك لم أتروينو أو بارشي ورمزانا كزي جرقة كم
لەکوێ میوانە ئەو دڵم پڕا لە حەسرەت گریان هیچ مەنعم مەکەن توخوا ڕەفیقان با تێر وەسفی کەم وەسفی گرانە مانگی ڕەمەضان لای خوا ئەجر و پاداشتی گەلێ گرانە بۆنی تەعام و نان و چێشتەکەی بێنە سەر سفرا خوان و نانەکەی یا رب خاطره یا رب خاطره سەیدی سەروەرێ لە ئێمە و لەوەی گوێ بیسا لەو دایک و باوکە بە حورمەتانە لێمان خۆش ببی خالقی ئەکبەر بیکە بە خاترە شاهی نازدارە یا الله شفا بنێرە بۆ دەردەدارە بۆ غەریبەکان بۆ نەخۆشەکان بۆ بێکەسەکان یا الله من زمان دەگەنە ڕزێ بەڕاستی ئەمڕۆ ستودیۆکەمانی ڕازانە و کەشێکی تایبەتی بۆ ئێمە دروست کرد دەستی کا گەرمیانش خۆش بێت شتەکە تۆزێ ڕۆحیە بۆ خۆی نا زۆر تایبەت و مامۆستاگیان دەستی خۆش بێت زۆر سپاس مامۆستام دانیشتن لە تەکیەکاندا یاخود دانیشتنی شێخ و دەروێش و ئەم بابەتانە چی جیاوازیەکی لەگەڵ بۆ نمونە کەسێک لە ڕۆژی لەدایکبوونی منداڵەکەیدا پەیوەندی بە ئێوە دەکات داوای سرودی ئاینی دەکات دانیشتەکان جیاوازیان بەڵێ تەمانەوان حاڵەتێکی ڕۆحی خۆیانیان هەیە حەزیان بە دائیرە و دەف و کۆمەڵێک ذکری تایبەتی خۆیان هەیە ذکری قیامیان هەیە بە پێ و ذکری دانیشتیان هەیە هەم لە سۆفیگەریە هەم لە دەروێشیە بەڵام لە مناجاتەکانە بۆنە ئاینەکانە زیاتر ئەو بۆنانەیە کە مەسەلە باسی مناڵ لە دایک بوون و شێوازی پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن لە دایکە بێ و دێتە دنیاوە کاڵێ حەزرەتی ئامینا فەرمێت هاتنە لام چوار ئافرەتی باڵا بەرزی جوان هەر چواریان فەرمویان مامانی تۆی دایەنی پێغەمبەری ئاخر زەمان زۆرم توونی بوو پیاڵێ لە شەربەت بۆم ها لە غەیبەوە لە هەنگوین شیرینتر بوو لە بەفر سارتر بوو لە ماسمیتر بوو لە حەیاتم شتیوا خۆشم نەخواردبوو کە خوار مەولودێ لەبەر چاوما پەیا بوو پێغەمبەری خوا بە چاوی ڕێژراو بە بۆنی خۆش کراواتە دنیاوە و لەدایک بوو بەم شێوازە تعریفی لەدایکبوونەکەی یەکەین بەڵام لە تەشی و خانەقاکانە ئەمە ناخوێنرێتەوە یەکسەر حاڵیە و هەستانە سەر پێ و قیام و دانیشتنە و ئێستا خەڵک بۆ مناجاتە بۆ لە زەواج ئینشاءالله داواکارم لەخوای گەورە هەر کەسێکەوە زەواجی نەکردووە بینەرە بەم بەرنامە جوانە ئینشاءالله زەواج بکە و مەولودنامەیەکی جوانی بۆ بخێنینەوانێ لە زەواجەکەی دەستکە عادەتەن خەڵک کاگەینە دوعای زەواج حەزی لێ مامۆستا حەزمان جەریمان مەولودنامەیەک ئێمە ڕاستیەکەین ئەو دوعایان بیر دەچێ وەڵڵا مامۆستا دوواری کردەوە دوعای زەواجەکان جا دوعای زەواجەکە زۆر زۆر موهیمە لە ڕۆژێکیان بەڕێزێک خانوێکی بەڕێز هەر ناسیایی خۆمان لە زەواجیشی کردووە طبعا دەستی بەرزە کردووە لە هەمویان زیاتر ئەی خوای گیان ئەموو خوای زەواجکەین هەموو عالەم ئەویشی ئامین زۆر لە هەمویان بەکوڵتر بوو ئارەتم دادەگیان تۆ زەواج نەکردووە دیتخوا مامۆستا لێم گەڕە بە یادی جارە ئینسان یادگاری خۆی بیرەکەیدانێ جا بۆی هی وایە ئەڵێ لە کاتی مناجاتەکانە یەکسەرێتە لام مامۆستا دوعای زەواجە بیر نەچێت ئێتر پشت بەخوای گەورە دوعای کەسێکی بۆ قبوڵە بێ ئامینی کەسێکی بۆ قەونجات تەمامە سونەتێکی حیاتی ژیانە لێرە بێ و لە هەر شوێنێکا بە خەڵک حەزی بە و دوعایانە هەیە دوعای لە شتاقی و جا ئاوات گیرابوون و ئەم بابەتانە خەڵک حەزی بێ لای هەنێکیش ئەوانە مەرغوب نی یعنی لۆچێ پێی وا جایز نەبێ ئەوانە ئێمە ناچینەوە بابەوە شەڕە قسە بکەین لەگەڵانە ئەمە دروستەوە دروست نییە بەڵام عادەتەن خەڵکە ڕۆشن بیر و سەقافەت دارەکە و خەڵکەکەی ئەوەی کە ئالی مەسەلە لە بوارێکە خۆی شاردا حەزی بەم بابەتانەیە ینی تایەتی باوەڕکە ینی ئەهلی هیچ نی هەر لەوچێ دیندارێکی ئەوە نەبێ بەڵام حەزەکە لە مامۆستا با من چاو دابخەم و تۆ ئەو باسانی شعرەکانی مەحی و نالی و بێخود و ئانە بخەرەوە خەیاڵ و مێشکم
زیاتر مامۆستا ئەو مقاماتانی بەکاری دێن کوردیە عەرەبیە مەسریە چۆنایە والله من خەڵک گلەیم لێکاڵە بۆ عەرەبی بەکارهێنانی بەڵام زیاتر لەسەر کوردی و شعرە کلاسیکەکانم لە مەحی و نالی و مەلعب کەریم و دەڕێی زیاتر لەوانە و هەنێکیشی هەر خۆم لە ماڵەوە شعرەکان دەمچەکەم بە یەک و تێکەڵاو یەکەم وەسفە زیاتر وەسفی دایکە باوکە ئەمانە چکە ئەمڕۆ کەوتینتە ڕۆژێک جاری وای ئینسان بەمانە نەبێ سۆز و عەتفمان ناجوو لە بەرامبەر دایکمان بیری دایکمان نییە بیری باوکمان نییە بۆیە بەمانە بە بیری خۆمان و خەڵکێنینەوە پلەی دایک زۆر گەورەیە پلەی باوک زۆر گەورەیە پلەی غەریبەکانمان پلەی هەمومان پلەمان گەورەیە بەڵام بەم مناجاتانە بە بیری یەکترێنینەوە بەڵێ مامۆستا بۆچی دەف یەکەم ڕۆحیە و دووەم لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەکار هاتووە ئالەتێکە من هەموو ئالەتێک بەکارێنم لە ئێستا طبعاً هینێکمان کردووە تۆمارێکم کردووە بۆ ئەم ڕەمەزانە بڵاوە بێتەوە بە ماندووبوونێکی زۆر چەندین مانگی پێچووە زۆربەی ئالەتەکانم بەکارهێناوە و ئێستا لە حاڵەتی تۆمارکردنی کلیپ داین بڵاو بێتەوە بەڵام زیاتر خەڵک حەزی بە دەفە دەف حەزێتی مێشک و ڕۆح و ئەوانە نایە زۆر خۆشە عنی ڕاستی جاری وایە کە لە شوێنان دانیشین ئەو گەنجانم لەگەڵ هەمووی دەڤلێرن هەم خانمانیشی تایە جا ستافەکەی ئێمە خانمانیشی تایە و برایانی بەڕێزیشی تایە دەڤلێن و هەموو دانیشین گوێرە دەفەکانەگری گەرشێ مامۆستا نەجاتێکی تر پێویستی بین دەس خۆ چۆن پێخۆشە بە پێ بە دانیشتنەوە بێت چۆن مرتاحی ئاوە والله هیچ کێشەیەکم نییە چۆن پێ باشە ئاوە بێت چۆن پێتان خۆشەمەش لە خزمەتان ئینشاءالله فەرمامۆستاگیان بە ئارەزوی خۆت جا ئەگەر دەفەکە ئەگەر سەوتی تێک نەچێت دەفەکە خۆم لێی بەم ئەبێت دەفەکەم بیت بۆ ئەوی دەست خۆش بە مامۆستاگیان ئەگەر ماندوو نەبووی حەزمان لێیە گوێمان لە بەشێک لە قورئانی پیرۆز بێ پارچەیەکی کەم من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم
بسم الله الرحمن الرحيم والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان خلق الإنسان من صلصال كالفخار وخلق الجان من مارج من نار فبأي آلاء ربكما تكذبان رب المشرقين ورب المغربين فبأي آلاء ربكما تكذبان بسم الله الرحمن الرحيم شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان صدق الله العظيم. صدق الله العظيم. دەنگ خۆش بە مامۆستا. خۆش بێ. باشە مامۆستا دەمێ باسی ئەزمموی خۆتمان بۆ بکەی لە وتنەوەی مناجاتە. دیارە لە ساڵانی 2007 بوو گروپێکمان دامەزران ئەو گروپە پێگات بوو لە 3 کەس مناجات و بۆ نعینەکانمانە کرد هەتاوای لە هاو پەری پێدرا گروپەکە وردە وردە چوینە وڵاتانی تورکیا ئەردەن میسر ڕۆژهەڵاتی ئێران زۆر شوێنێکە فیسیڤاڵی عاممان کرد سعودیە یەکێک لەو گروپە سەرکەوتوانەبووی کە ئێستا لە ناو تەواوی هەرێمی کوردستانە بەردەوامین لە ناو هەموو چین و توێژەکانە جا یەکێک لە گرنگەکانی گروپی ئێمە ئەو نیە تایبەت بێ ئیلا بە چینێکی دیاریکراوە یعنی بۆ هەموو چین و توێژەکان حتا بۆ دیانەکانی کەش مناسبەمان کردووە لە سوننەکان لە شیعەکان لە غەیرە دینەکانی خۆمان حەزیان پێ بوو دانیشتون لە مناسبەکانە بەشداریان کردووە دیارە بەپێی ئەوانەی کە دێنە ناو ستافەکەی ئێمەوە هەمویان ئەبێ مەسەلە ئەزمموونێکی تایبەتیان هەبێ لە دەفلێدان لە دەنگ لە مەقامات لە مناجات لە قورئان خوێندن لە هەر شتێک لەو بابەتانە بێ جا داغڵە بێ جایسە بە خۆشحاڵیەوە دەرگامان هەروە واڵایە بۆ بەردەوام گەنج دێ و چ لە خانمانی بەڕێز چ لە گەنجانی بەڕێز دێن هەر جارە بۆ بەرنمەیەک یاخود بۆ کۆڕێک بۆ مەجلیسێک ئەوان لەگەڵمانە دێن ئەگەر باس بینە ناو ڕۆکی تەواوی سەرەتای دەستپێکردنی داغڵبوونمان بەم باسا ئەگەرێتەوە بۆ تەکیۆ خانەقاکان بەڕاستی من لە تەکیۆ خانەقاکانەوە دەستم پێ کرد و تەشجیعی ئەوان بوو حتا لە تەلەبایەتیشە هەر لە قۆناغەکانی سەرەتایی و ناوەندیا بووم ئەو کاتە کە شعرەکان خوێنرایەوە لە ناوەڕاستی ساحەوینەکان لێران و خوای وەتەن ئاواکەی بە منیانەوت هاتم ئەوانم ئەم کردەوە سەر لەحنی ئاینەکە دیسان وەڵا لە ڕیزە بووین جاری وا بوو دوو جارم دووبارە کردەوانێ ترەوانیش گەرمە بوون جا ئەو کاتە ئەو ئاڵا هەڵکردنوشتە نەبوو هەر ئاو کۆبینەوە لە ڕیزاو منیش ئەید لێران و خوای وەتەن ئاواکەی و ئام شتانە هەرچی ئەمزانی لە بیرم بوو لە فکرم بوو ئەوانە مەوت ئێستش لە کۆڕئاینەکانە هەندێک خەڵکێ تێناگا هەندێک شت دەڵێم وازان سێرەکە ئەو سێرێکی منەکوازانە گۆرانیە ئەڵم بابەجیان ئەو شعرە ئەوەی مەحویە مەسەلە یەکێک لەوانە شعری ئەم شەو بەبێتەوە من محاڵەگرم کە کەسە ڕۆحیەکان زۆر لەوتی ئەگەن لەوچێ کاتێک گەنجی گوێی لێ وازانێ ئەمە گۆرانیە بەڵام شوانیە مناجاتە مناجاتیش بریتە لە ئەدایەکی ڕۆحی لەگەڵ خوددا یان لەگەڵ پێغەمبەری خوا یان لەگەڵ ئەو ئەدیانەی کە خۆتیایە باشە بۆچی ئەومان پێشکەش ناکەی ئێستا باسەکە
واللهی مەگەر کۆپلەیەکی تۆزێ باشە کۆپلێکی کەمیش بێ هەر حەزمان لێ گوێبیستی بین. ئەم شەو بەبێ تۆ من محاڵە گرم گوێ لە شاپۆلی ئازارم مەگرم بەدیار هەواری چۆڵی عەشقەوە بۆ مردنی خۆم پرسەیاگرم بۆ مردنی خۆم پرسەیاگرم بڕم لە ناڵە و تاوان و خەفات ئازاری دووری گژازی زانم ناڵە و گریان و سەدای جودایی عشقم دەفڕێنێ وا بەتەنیایی عشقم دەفڕێنێ وا بەتەنیایی ئەم شەو بەبێ تۆ من محاڵە گرم گوێ لە شاپۆلی ئازارم مەگرم بەدیار هەواری چۆڵی عەشقەوە بۆ مردنی خۆم پرسەیاگرم بۆ مردنی خۆم پرسەیاگرم قوربانی ناوە چەند خۆشە ئارەقت گوڵا و بۆنەوە نەوشە ئارەقت گوڵا بۆنەوە نەوشە دەستەکانە خۆش بێ مامۆستاگیان مامۆستا هەر لەسەر کۆڕی ئاینی دەمێ پرسیار ئاراستی تۆ بکەم بۆ نمونە حاڵەت هەبووە کەسانێکی مەسیح یاخود لە هەر دینێکی جیاوازدا بن داوا لە تۆ بکەن کە لە کۆڕێکی ئاینیدا بەشدار بی بێگومان هەر بە سرودی ئاینی خۆمان مسلمان یاخود سرودی تایبەتمەوە تاوان هەر بە وەسفی خۆمان ئەوانی کە حەزیان پێ بووە بەشداریمان کردووە و قسەمان لەگەڵیانە هەبووە وەتیاشیانە هەیە مسلمان بوون تیا من هینەمێ بەرنامەیەکی هەیە تەراویح و لایڤ وایە ئەوان بەشدارن لەگەڵ ماجاری وایە یعنی جاروای تێ نەگەشتونە دەستیان بەرزکەوە دوعایان کردووە و لە سلێمانی و لە دەرەوەی کوردستانیش مەڕاستیمون بۆ کردوون یعنی خۆیان حەزیان پێ بوو زۆر تەبیعی ئاساییە چونکە ئێمە مەڕاستی لە ڕۆی ئینسانی و یەکین هەمومان کاتێک کە وەسفەکەین شەرنی ئێمە بەستەنها لە دینی ئیسلام بەڵکو وەسفی ئینسانیەکەین بە مناجاتەکانمان وەسفی خولوقی ئینسانی ئادابی ئینسانی ئەخلاقی ئینسانی ئەو کەسەی کەوا ئێستا بەدیار ئەم بینەری ئەم کەناڵ جوانەیە و ئەم بەرنامە جوانەیە لەوەچێ لەگەڵ دینی ئیسلامە و یاخود لەگەڵ خشوعیەکانی ئیسلام و لەگەڵ ئەرکانەکانە عیلاقاتێکی نەبێ بەڵام ئەخلاقیەن ئەزانێ ئەمە کۆمپیوتەرێکە لە بەردەمیان مۆبایلێکە بەدەستی ئەزانێت چی ئەنووسێت چی ئەکا ئەمە ئینسانیە ئەم حاڵتێکی ئینسانیە بەڵام هەشەوانیە ینی بەعکسەوە ئێستا پێی قسەی لەگەڵا بکە لە کورد تۆ چی زای من سێ ختمی قورئانم کردووە کەسەی ئاداب و ڕەوشتێکی بڕاستی من لە ختمی قورئان و ئەهلی قورئان ناچێ ئەی من چاوبن و خوێن ولا خۆم قسە بکەم بڵم کاکەم لە هەموو دینێکامە هەیە لە ئیسلامە لە مەسیحیا هەیە ئینسانیەتی خۆت بپارێزە ئینسان ئیسلامە یعنی کە تۆ ئینسانیەت پارێز خوا داوای ئەوت لێگا داوای ئەخلاقت لێگا داوای تربیەت لێگا داوای لێگا شتێک بەدڵی تۆ بوو دەستخۆشی لێ بکە شتێک بەدڵی تۆ نەبوو ڕخنەی تون دیتێ مەگرە قسەی پێ مەڵێ با یەکتریمان خۆش بێ خوای گەورە فەرمێ لی تەعارەفو ئەفەرمێ یەکتریتان خۆش بێ ناڵێ لی تەحارەبوو ئێمە تەحارەب بوو یەکەکەین یعنی شتێکە ئەم بەرنامەی لۆچێ بەدڵی جەنابەت نەبێ تەنها سەیریکە و بینەر بە بەدیارەوە بەدڵە بووت سەر چاو و سەرسە و بەدڵیش نەبوو بێدەنگی لێ بکە بۆچی شەڕ قسە بکەین لەگەڵ یەکتر بۆچی نەوە بە یەکتی بکەین بۆچی وا بکەین کە شەڕ کۆبێ دروست بێ یاخود لەسەر ئەدیانەکانی کە قسە بکەین ئەم مەسیحی ئەمە کافر ئەمە موشریک ئەوانە واز لێبێنین بەڕاستی لە کۆتایی هەمومان ئینسانین و هەمومان ڕێزی تایبەتیمان هەیە لای خوای گەورە بەڵام ئەوستا تۆ تا چەندێک خولیای بەرامبەر بە ئامر کازمیت هەیە شێخ ئامر کاظمی یەکێکە لە پیاوانی گەورە لای منێکێکە لەو پیاوە بەڕێزانەی هاوڕێکی گیانی بەگیانی و لە ڕێی ئەویشەوە زیاتر تەقلید و تەشجیع بووم بۆ زیاتر قورئان خوێندن لەسەر هەمان دەستوری خۆی و زۆر گوێبیسی بەرنامەکانی تایبەتەکانی خۆیم و پێکیشەوە کۆنتاکێکی باشمان هەیە و بە هەمان شێوە میوانداریم کردووە لە ماڵی خۆم لە سلێمانی لە دەروی سلێمانی لە دەروی وڵاتیش بە هەمان شێوە بەڕاستی هیچ ناوزێ لە گەوری و ڕێزی ئەو پیاوە
زۆر یارمەتی دەری من بووە. بەڵێ خۆشەویستان بە دەنگی مامۆستا مەلا شادمان وەکو خۆیوتی لەسەر دەستوری مامۆستا عامر کازمی کۆتایی بە پرۆگرامی بەیانی باش کوردستانیێنین. قورئانێکمان پێشکەش کرد مامۆستاگیان. بسم الله الرحمن الرحيم ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا إنما نطعمكم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا إنا نخاف من ربنا يوما عبوسا قمطريرا فوقاهم الله شر ذلك اليوم ولقاهم نضرة وسرورا صدق الله العظيم. اللهم صل على سيدنا محمد طب القلوب ودوائها وعافية الأبدان وشفائها ونور أبصار وضيائها وباعث نجاتنا. اللهم صل صلاة كاملة وسلم سلاما تاما على سيدنا محمد الذي تنحل به العقد وتنفرج به الكرب وتقضى به الحوائج وتنال به الرغائب وحسن الخواتم ويستسقى الغمام بوجه الكريم وعلى آله وصحبه في كل لمحة ونفس بعدد كل معلوم لك يا الله يا رحمن يا الله يا كريم يا الله يا حافظ يا الله يا أكرم الأكرمين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار آمين. خير عاقبتي ملاك بخير بجري اسخوشيكم لكار من داني ام كنالا تەواوی ئەوانەی ئەم بەرنامەیان ساز کردووە ئامادەکار و پێشەشکاری ئەم بەرنامە ئەوانەی ماندوو بوون لەم ڕۆژە مبارەکەدا ئینشاءڵڵا خوا سەربەرسانکە بینەران و بیسەرانی بەڕێز غەریب و دوور وڵاتەکان خوای گەورە هەمولایەکتان مەحفوظکە شیفای هەمولایەکمان بدا ڕەحمکە بە دڵەتەنەکانمان ڕۆژ و تاعەتتان قبول بێ ئینشاءڵڵا خوای گەورە بە ئاواتی نێتی دڵی خۆتان بگەێنێ هەروەکو وعدمما خوای گەورە زەواج بە نسیبی هەمولایەکمانکە چ بە کوڕەکان چ بە کچەکان خوای گەورە ڕەحم بە دایک و باوکتان بکە بە زەلیلەکانمان بکە بەوەی ئامینە نووسێ بەوەی بەشدارە بەوەی بڵاوی کاتەوە ئیگەێنێ بە خەڵکی.